توندوتیژی بەردەوامە با قەڵەمی ڕۆزا دڵشاد مەریوانی. هەندێک جۆری توندوتیژی لەلایەن ژنانەوە بێدەنگی لێکرێت یان وەک توندوتیژی ناناسرێن و بە شاراوەیی دەمێننەوە تاکە زەرمەندیش ئەو قوربانیەیە کە بە بێدەنگی لە ئازارداژی. لەگەڵ ئەوەی لە ساڵی 1993ەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان گرنگیەکی تایبەتی داوە بە مەسەلەی توندوتیژی دژ بە ژنان و لەو ساڵەوە لە ڕاگەیانی ڕێکخراوەکەدا پێناسەیەکی ڕوون و گشتگیر بۆ توندوتیژی دژی ژنان کراوە. لەگەڵ ئەو مافانەی دەبێت جێبەجێ بکرێن تا بە تەواوەتی توندوتیژی دژ بە ژنان بە هەموو جۆرەکانیەوە لەناو ببرێت، جگەلەوەی ئەو ڕێکخراوە دەوڵەتانی ناچار کردووە بەرپرسیارەتیەکانی هەڵگرن و لە ڕووی نێودەوڵەتیەوە پابەند بن بە نەهێشتنی توندوتیژی دژ بە ژنان لە وڵاتەکانیاندا. هاوکات لە ساڵی 2017ەوە هەوڵەکانی یەکێتی ئوروپا و نەتەوە یەکگرتوەکان چڕکراونەتەوە بە ناوی هەنگاوی تیژ خستنە سەر بۆ نەهێشتنی هەموو جۆرە تاوانەکانی توندوتیژی دژ بە کچان و ژنان. بەڵام بەداخەوە توندوتیژیەکان بەردەوامن و وەک پەتایەکی جیهانی لێ هاتووە و کار لە هەموو وڵاتان دەکات، تەنانەت ئەو وڵاتانەی بە پێشکەوتوو دادەنرێن هێشتا تێیدا ژن لەلایەن هاوسەر یان هاوڕێکوڕەکانیان یان هەر پیاوێکی دیکەوە ڕووبەڕووی توندوتیژی جەستەیی یان سێکسی دەبنەوە. جۆرەکانی توندوتیژی وەک دەزانرێت توندوتیژی بەرامبەر بە ژنان زۆر جۆری هەیە و بریتیە لە توندوتیژی جەستەیی و دەرونی و زارەکی. بەڵام لێرەدا باز لە هەندێک جۆری توندوتیژی دەکەم کە تا ڕادەیەک شاراون و لەلایەن ژنان و کۆمەلگاوە بێدەنگیان لێکرێت یان وەک توندوتیژی ناناسرێن و بە جۆرێک لە جۆرەکان بە شاراوەیی دەمێننەوە و تاکە زەرمەندیش ئەو قوربانیەیە کە بە بێدەنگی لە ئازاردا دەژی. یەکێک لەوانەش دەستدرێژی سێکسی یان لاقەکردن لەلایەن مێردەوە. ڕەنگە زۆر کەس ئەوە بە توندوتیژی نەزانن، بەو پێی مادام مێردیەتی مافی خۆیەتی کەی بێوێت و چۆن بێوێت بە زۆریش بێت ژنەکەی حەزە سێکسیەکانی تێر بکات. بەڵام ئەو بیرکردنەوەیە هەڵەیە و ئەم مەسەلەیە لە دنیادا نوێیە و ساڵانێکی زۆری ویستووە تا لاقەکردنی ژن لەلایەن مێردەوە وەک تاوان و توندوتیژی جەستەیی پێناسە بکرێت. ئەوە تا لە ساڵی 2019دا تەنها 150 دەوڵەت لاقەکردن لەلایەن مێردەوە بە تاوان دادەنێن و یاسایان بۆ داناوە، تەنانەت لە هەندێک حاڵەتدا سەزاکەی دەگاتە بەندکردنی هەتاهەتایی وەکو وڵاتانی بریتانیا و کۆریای باشوور و مۆلدۆڤا. لە بریتانیا بۆ یەکەم جار ئەو حاڵەتە بە تاوان ناسێنرا دوای ئەوەی ژنێک داوای لاقەکردنی دژی مێردەکەی بەرز کردەوە و کەیسەکەی ناونرا کەیسی RVSR. ئەو ژنە لە ساڵی 1991دا داواکەی بەرز کردەوە و دوای ساڵێک لە بەردەوامبوون لە داواکە و بەرزکردنەوەی بۆ دادگای پێداچوونەوە دادوەرەکان گەیشتنە ئەو قەناعەتەی لاقەکردن لە شوارچەوەی ژن و مێردایەتیدا پاساو نییە بۆ ئەو تاوانە و بە تاوان لە قەڵەم درا و بەو شێوەیە بە هەموو لایەنەکانیەوە یاساکە هەموار کرا کە مەرج نییە ئەو دوو کەسە بە یاسا ژن و مێرد بن، بەڵکو ئەوانش دەگرێتەوە کە وەک ژن و مێرد پەیوەندیان پێکەوە هەیە و لە ماڵێکدا دەژین و هەر کردارێکی سێکسی بە زۆر و بەبێ ڕەزامەندی ژنەکە ڕووبدات بە تاوان دادەنرێت و پیاوەکە سزادرێت. یاسایەک نییە بۆ ئەو تاوانە. ڕاستدا لە زۆر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا توندوتیژی دژی ژنان بە تاوان دانراوە و یاسای بۆ هەموار کراوە، بەڵام تا ئێستا یاسایەک نییە لاقەکردنی ژن لەلایەن مێردەوە بە تاوان دابنرێت و بەو پێی وای دادەنێن ئەوە شتێکی ئاساییە و مادام مێردیەتی مافی خۆیەتی ئەوەی بێوێت بەدەستی بێنێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەوانەی یاساکان هەموار دەکەن زیاتر پیاون. هەروەها تا ئێستا بەگشتی تێنەگەیشتوین لەوەی ژن وەک پیاو مرۆڤە و لە پلەدوودا دانەنرێت و ئەویش بۆی هەیە لەو مەسەلە تایبەتانەدا ڕای هەبێت کە بەڕای من ئەو مەسەلەیە یەکێکە لە بنەماگرنگەکانی ژیانی ژن و مێردایەتی و ڕوودانی ئەو حاڵەتە چەوسانەوەی ژنە. بێگومان جۆرێکشە لە جۆرەکانی توندوتیژی دژی ژنان و مەترسیەکەشی لەوەدایە زۆربەی حاڵەتەکان بێدەنگی لەکەن یان ڕەنگە ئەو ژنانەی وایان لێ بەسەردێت وابزانن ئەوەی ئاساییە و مافەکە لە مافەکانی پیاو. توندوتیژی زارەکی و ئەلکترۆنی جۆرێکی دیکە لە توندوتیژی شاراوە ئەویش توندوتیژی زارەکیە کە یەکێکە لە ڕەفتارە قێزەوەنەکان بەرامبەر بە ژنان دەکرێت، جا لەلایەن مێرد یان باوک یان براوە بێت، چونکە وەک پسپۆڕانی دەرونی باسی لێوە دەکەن ئازار و برینەکانی جەستە زۆرتر چاک دەبنەوە وەک لە برینەکانی دەروون. بۆیە ئەو ژنەی توندوتیژی بەرامبەر دەکرێت ماوەیەکی زۆری ئەوێت تا دەرونی چاک دەبێتەوە و پێویستی بە چارەسەری دەرونی و ڕاهێنانەوەی کۆمەڵایەتیە بێت تا بتوانێت جارێکی دیکە وەک مرۆڤێکی ئاسایی لە نێو کۆمەڵگەدا بژی. بێگومان ئەو پیاوەی توندوتیژی زارەکی بەرامبەر ژنێک دەکات و ئەزمونەکانی ئەو ژنانەی توندوتیژی جەستەییان بەرامبەر کراوە زۆریان باسییان لەوە کردووە کە پێش توندوتیژی جەستەیی ساڵانێکی زۆر ڕوبەڕووی توندوتیژی زارەکی بوونەتەوە.
بەو پێش بێت پیاوێک بتوانێت سوکایەتی بەرامبەر بە ژنێک بکات زۆر ئاسایی دەبێت لە لای ڕۆژێک لە ڕۆژان لێ بدات، بۆیە دەبێت ژنان لەبارەی ئەو جۆرە لە توندوتیژی هۆشیار بکرێنەوە و بێدەنگی لێ نەکەن و نەیشارنەوە. جگە لەوانە ساڵانێکە توندوتیژی لە فۆرمێکی نوێدا دەرکەوتووە و پێی دەوترێت توندوتیژی ئەلکترۆنی و بەتایبەت ڕوبەڕووی کچان دەبێتەوە و تووشی چەندین کێشەی خێزانیان نەکات. گواستنەوەی توندوتیژی لە دنیای واقعەوە بۆ دنیای گریمانەکرا و مەترسیەکی گەورەیە، چونکە تێیدا تاوانبار نادیارە. توندوتیژی ئەلکترۆنی مەترسیە بۆ سەر ژنان و کچان و پێویستی بە دۆزینەوەی چارەسەری سەردەمیانە هەیە، وەک هەموارکردنی یاسای تایبەت بە سزادانی تاوانبارانی پشت کامپیوتر و مۆبایلەکان، جگە لە هوشیارکردنەوەی گەنجان لە هەردوو ڕەگەز. بۆ وریابوون لەبارەی ئەو تاوانانە و کاریگەریە وێرانکەرەکانی کاتێکیش مۆبایل ئەدەیتە دەست کچە جوانەکەت دەبێت لەو جۆرە مەسەلانە وریای بکەیتەوە. هاوکات هاوڕێیەکی باشی بیت تا لە کاتی ڕوودانی کێشەیەکی لەو جۆرەدا بێدەنگ نەبێت و خێزانەکان پەنا بۆ یاسا و پۆلیس ببن تا تاوانبار بە سزای خۆی بگات، چونکە لەم کۆمەلگایانەی وەک کۆمەلگەی ئێمەدا زۆر جار کەسی شاکی دیار نییە یان لە نیوەی داوەکەدا لە ترسی ئابڕۆچوون دەکشێتەوە. دوجار وەک چالاکوانان و مێدیاکاران و داکۆکیکاران لە مافەکانی ژنان دەبێت ئەو کارەی بە هەموو لایەک بکەین ئەوەیە ژنان و کچان لەبارەی جۆرەکانی توندوتیژی و چۆنیەتی ڕەفتارکردن لەو حاڵەتانەدا هۆشیار بکەینەوە. هەروەها هەوڵدان بۆ دۆزینەوەی چارەسەری کۆمەڵایەتی و دەرونی و باشترکردنی یاساکان و دانانی سزای گونجاو بۆ تاوانباران، بێگومان فێرکردنی ژنان لەبارەی ئەوەی یەکەم هەنگاو بۆ چارەسەرکردنی هەر کێشە و دەرخستنی تاوانێک بێدەنگ نەبوون و قسەکردنە لەبارەیەوە.